دوای ئاشکراکردنی دەرەنجامەکانی هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق، پارتی بەو پێی براوەی دوو کورسیە لە کەرکووک خۆی بە براوەی هەڵبژاردن دەزانێت و داوای پۆستی پارێزگاری کەرکووک دەکات. هەرچی یەکێتیشە بەم هەوڵانەی پارتی نیگەرانە و پێی وایە پارتی دەتوانێت لە شوێنی دیکە شەڕی پۆستی پارێزگار بکات، نەک لە کەرکووک. کاندیدێکی دەرچووی پارتی لە کەرکووک دەڵێت خەڵکی کەرکووک دەنگیان بە پارتی داوە، بۆیە دەبێت بچێتە ژێرباری بەرپرسیارەتی ئەو متمانەیە و پۆستەکانی کورد لە نێویشیاندا پۆستی پارێزگار وەربگرێتەوە. پۆستی پارێزگاری کەرکووک لە ڕابردوو شابینی ومانە پۆستێکی یەکێتیە، پۆستی کوردە لە ناو کوردیشا هی یەکێتیە، وەکو لایەن هی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە ئێمە هەموو لایەنێک دڵنیا ئەکەینەوە گرنگ نییە کورسیەکانیان ژمارەی دەنگکانیان چەنە و چەند نییە، بەڵام لە نەتیجە ئەم پۆستە پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە ڕابردووش لای یەکێتی بووە و پشکی خۆیەتی و دەستبەرداری نابێت یەکێتی نیشتیمانی کوردستان. هەر لایەنێکی تر هەر قسەیەکی ترەکە پێم وابێ شوێنی تۆر زۆرە و دەرفەتیش لەبارە بۆ ئەوان بچن لەوێ داوای کورسی بکەن. بنمونە ئەو لایەنە سیاسی داوای پۆستی پارێزگاری کەرکووکەکە لە پۆستی پارێزگاری کەرکووکەکە لێرە ئەتوانێت بچێت لە مووسڵ ئەو شەڕە بکە و لە مووسڵ داوای پۆستی پارێزگاری مووسڵ بکە. نەبڵێ خەڵکی کەرکووک متوانێت بە پارتی داوا و زۆرینەی دەنگ پارتی هێناوێتی. ڕاستێمەوە یەکێتیەکی دوو کورسیمانێنە، بەڵام دەنگی زۆرینە بە پارتی دراوە و خەڵکی کەرکووکیش مافی خۆیەتی و لە من دەنگم بە پارتی داوە چاوەڕێمە پارتی قیادەم کانم قۆناغەوە لەو نەهامەتی و دەردەسەری کە هەمە ڕزگارم کات، چکە پێگەی پارتی پێگەیەکی بەهێزە لەسەر ئاستی سیاسی عێراق توانێت گۆڕانکاری لە ناو شارە بکە. هەڵبەتە بابەتی پارێزگار ئەوەنی ئێستا باسمان کرد بێ، ئێمە وەکو لایەنی کوردیش لە هەموو دانیشتەکانمان لە بەغدا کە تا پێش چەند مانگێکیش بەردەوام بەوەی انتخاباتەوە ڕاوەستا لەگەڵ دوو پێکاتی عەرەبی تورکمانی باسمان لە گۆڕینی ئیداری کردووە و لە ناوی تەقاسمی سوڵتە لە مەبدەئی تەقاسم و سوڵتەوە باسمان لە گۆڕینی پارێزگار و بەڕێوەبەرەکانی تریش کردووە. یەکێتی و پارتی لە جیاتی چارەسەرکردنی دۆخی کەرکووک و ئاساییکردنەوەی پرسی ئاسایش و ئیداری لە شارەکە جارێکی دیکە کەوتونەتە ململانی و شەڕی وەرگرتنی پۆست. ئەمەش لە کاتێکدایە ئەو دوو حزبە هۆکاری سەرەکی لە دەستدانی پۆستەکانی کوردن لەو شارە. ئاساییە دوولایەنی سیاسی ململانیان هەبێ، ململانی سیاسیان هەبێ، ئیداریان هەبێ، بەڵام کە ئەوەی کە ئاسایی نییە بۆ کەرکووک و ناوچە جێناوەکان چەقی ململانەکان نەهێنە ناو کەرکووک، چکە خۆی کەرکووک شارێکی بریندارە، خۆی کەرکووک شارێکە پێویستی بە هاوکاری و بەوەیە کە تۆ پشتگیری بکەیت، نەک تۆ بێی ململانەکان و چەقی ململانەکان بێنی لە ناو کەرکووک یەکلایکەیتەوە. ئەمە خاڵێکی زۆر نەرێنیە بۆ لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و پارتی کە ئێمە قسەمان لەسەر ئەوانە. باهۆی ململانەی سیاسی و حەزبی و نەبوونی یەکگوتاری یەکگرتوو بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکە کورد زیاتر لە 120 پۆستی ئیداری و ئەمنی لەدەست داوە. ئێستاش لەبری هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەی زەویە کوشتوکاڵەکان و گرفتی جووتیاران و یەکلاییکردنەوەی دۆخی کەرکووک ئەو دوو حزبە شەڕی وەرگرتنی پۆست دەکەن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.